ئەمڕۆ با بڵێن پێشانگای DBX لە شوێنی پێشانگای نێودەوڵەتی تاسلۆجەی شاری سلێمانی بەڕێوەچێت دووهەم ڕۆژێتی لە ڕۆژی دوێنەوە تا 11 مانگۆ دەستی پێکردو هەتاکو 16 مانگ بەردەوامی ئەبێت و هەموو ڕۆژێکیش لە سەعاتی دەی بەیانی هەتاکو حوتی ئێوارە ئازیزان ئەتوانن لێرە بەشداری بکەن ئەو کەسانی کە پێیان خۆشە بنە ناو پێشانگاکەوە لە پێشانگاکە زیاتر لە 150 کۆمپانیا بەشداریان کردووە لەگەڵیشە کۆمەڵێک لەو کەسانەی کە ئیش و کارێکیان هەیە خۆیان ئیش و کارەکان دەست پێ کردووە پرۆژە و با بڵێن کارێکیان هەیە تایبەت بخۆیان لێرە ئەوانش هەر ئامادەیان هەیە و لەگەڵ هەموو ئەم شوێنانەشە ئێمەش لە ئەم پێشانگایە شوێنێکی تایبەت بە خۆمانەوە تا دەستگای میدیایی کورتساد لەگەڵ ئەوەی کە ئەرکی سپۆنسەری میدیایی پێشانگاکەی لە ئەستۆگرتووە شوێنێکیشی دیاری کردو بۆی کە هاوڵاتیان ئەگەر لەسەر ئیش و کاری دەستگاکە ئیشی میدیایی و هەروەها ئەوەی کە ئەگەر خۆیان ئەیانەوێت باسی کۆمپانیاکان باسی ئیش و کارەکان بکەن لێرە باڵێ مایکێکیان بۆ ئامادەکراوە لەگەڵ ئەوەی کە بێژەران و پێشکەشکارانی کوردستان دەتوانن سوود وەربگرن لە ئەم مایکە بۆ گەیاندنی باڵێن زانیاریەکان لەسەر ئەم پێشانگای ئێوەش دەتوانن لە ڕێگەی ئەم مایکەوە باسی پرۆژە و ئیش و کار و کۆمپانیاکەی خۆتان بکەن جا ئێگەر ئێوەی ئازیز پێتان خۆشە لێرە ئامادە بن ئەم ڕۆژ مەجالتانێ هەتاکو ئەڵبەت ڕۆژی شەمە بۆی کە خۆتان بن ڕاستەوخۆ لەگەڵ خاوەن کۆمپانیاکان خاوەن ئیش و کارەکان قسە بکەن لە ڕاستەوخۆ بتوانن پەیوەندی دروست بکەن ئەگەر پێویستان بە بەرهەمەکان یان زانیاری لەسەر ئەو کۆمپانیانایە لەگەڵ هەموو ئەم ئیش و کارە کە لێرە بۆی تەرخان کراوە با بڵێن نەخۆشخانەی هیوە کە ئەرکی چارەسەر و دەرمانی تووشبوانی شێرپەنجەی لە ئەستۆگرتو هەنگاوێکی جوانی ناوە لێرە ئامادە دەبن ستافێک لە ئەم نەخۆشخانەیە بۆ ئەوەی کە بێ بەرامبەر پشکنین بۆ کەسانێک بکەن کە ئەیانەوێت بزانن بۆ نمونە ئایا ئەگەری تووشبوونیان بە نەخۆشی شێرپەنجەی پرۆستات هەیە واتە پیاوانێک کە ئارەزوومەندن دەتوانن لێرە ئامادە بن بێ بەرامبەر ئەم پشکنینان بۆ ئەنجامەدرێت جا کامێک لە ئەو بەڕێزانە لاانێ شمولی ئەم پشکنینە بکات پێویستەکە پێشوەختە لەسەر ئەم نەخۆشیە چی بزانێت ئەمە بابەتێکە من زانیاری وەرگرتن بەجێ هێڵم لەسەری بۆ دکتۆر سارە کە بەڕێ زیان یەکێک لەو کەسانن کە ئەم پشکنینە ئەنجامەدەن و هەروەها ڕاستەوخۆ زانیاری پێشکەش بە هاوڵاتیانەکەن لەگەڵیشا لە بیرمان نەچێت مانگیدا واتە مانگی ئۆکتۆبر مانگێکە کە تەرخان کراوە بۆ هۆشیاری بەخشین لەسەر نەخۆشی شێرپەنجەی مەمک واتە ئەگەر ئێوە ئەشتانەوێت کە هەر لەسەر ئەم جۆرە نەخۆشیە زانیاری زیاتر وەربگرن هەر ئەتوانن لێرە ئامادە بن واتە هەڵمەتەکە و با بڵێن چالاکیەکانی ئەمان تەنیا تەرخان نەکراوە بۆ پیاوان بەڵکو خاتونەکانش ئەتوانن لێرە ئامادە بن لەسەر ئەم نەخۆشی شێرپەنجەی مەمکەش ئەوانی زانیاری وەربگرن جا بۆ ئەوەی کە زیاتر لەسەر پشکنینەکە با بڵێن زانیاریمان هەبێ بام بچمە لای دکتۆر سارە لەگەڵ ئەوەی کە سڵاو ڕۆژ باشی لێ ئەەکەم پێم خۆشە خۆی باسێکی ئەم چالاکیەمان بکە شمولی کامێک لە پیاوان ئەکات و هەروەها پشکنینەکە لە چ ڕێگەیەکەوە ئەنجامەدرێ بۆیان بەیانیتان باش طبعا ئێمە وەکو سنتری توێژینەوەی زانستی لە نەخۆشخانەی هیوا ماوەی چەند ڕۆژێک کە هەڵمەتێکمان دەست پێ کردو بە ناونیشانی پشکنینی پێشوەخت بۆ شێرپەنجەی پرۆستات طبعا ئێمە هەدفمان لە هەڵبژاردننی ئەم جۆرە شێرپەنجێ وەکو یەکەم شێرپەنجە کە پشکنینی پێشوەختی بۆ ئۆکەین لەبەر چەند هۆکارێکە یەکێکیان شێرپەنجەی پرۆستات دووهەم باوترین و زۆرترین جۆری شێرپەنجە لە نێو پیاوانە دووهەم هۆکار هەنێ جار لە مەرحلەیەکی بیدایی نەخۆشیەکە کەسەکە هیچ ئارازێکی نییە هەستی پێناکە کاتی ئارازی بۆ دروستە بێن نەخۆشیەکەی گەشەی کردو تەشەنەی کردووە فل لەبەرەوە بە پێویستمان زانی کە یەکەم جار بم جۆرە شێرپەنجە دەست پێ بکەین جا کاتە بۆ تەمەنی 55 بەسەرەوە ئەنجامی خۆی لەبەری ئەم نەخۆشی گەورە ساڵیە بە هەموو ستاندەردی عالەمیەکان تەمەنی 55 و 60 هەڵ ئەبژێرن بۆ پشکنینی پێشوەخت ئێمەش وەکو سەرەتا دەستپێک تەمەنی 55مان هەڵبژاردەوە بۆ بەشدار بووان پشکنینەکە لە چه ڕێگەیەکەوە ئەنجامەدرێت و هەر ئایا وەڵامەکان لێرە ئەمڕۆ یان با بڵێن بە درێژای ڕۆژەکانی تری پێشانگە بە کەسەکان ڕائگەیەنرێت؟ طبعا یەکەم جار ئمە فۆرمێکیان بۆ پڕەکەینەوانەیە کە زانیاری تەواوی تایە لەسەر کەسەکە خۆی و لەگەڵ هەنێ زانیاری لێوەرەگرین لەسەر ئەعراز ئەو ئارازانەی کە شێرپەنجەی پرۆستات دروستیەکە دوای ئەو فەحسی خوێنیان بۆکەین فەحسی خوێنەکە یەکسەر نەتیجەیان ناینەوانەیە هەموو ڕقمی تەلەفۆنیان یەک دوو ڕقمی تەلەفۆنیان لێوەرەگرین پیانەڵین ئەگەر هاتوو پاک هاتەوانێ ئەوە
پەیوەندیتان پێوە ناکەینەوانێ ئەگەر خوا نەخواستە بەرز بوو یان نەتیجەکەی بەدڵمان نەبوو لە خلالی 24 بۆ 48 ساعتە پەیوەندیتان پێواکەین انشاءالله هەموو کەسانی کە ئەمڕۆ یان ڕۆژەکانی تر لێرە پشکنین ئەنجامە و تەلەفۆنیان بۆ نەکەن واتە هەمووی پاک دەربچێت جا لەگەڵشا لە بیرمان نەچێت ئەم مانگە تەرخان کراوە بۆ هۆشیاری بەخشین لەسەر شێرپەنجەی مەمک لە خاتونەکە هەرچەند لە پیاوانش ئەم جۆرە شێرپەنجە هەر هەیە پێم خۆشە بەڕێزت باسێکی ئەوە بکەی ئەگەر خاتونێک یان پیاوێک ویستی لەسەر ئەم جۆرە لە شێرپەنجە یا شێرپەنجەکانی تر لەگەڵ ئێوە قسە بکە زانیاریتان لێ وەربگرێت تا چەند ئامادەن بۆەوەی کە زانیاریان پێ ببەخشن. طبعا ئەمڕۆ کە هاتوین بە خۆمان حازر کردەوە کارمەندمان لەگەڵایە و دکتۆرمان لەگەڵایە هەر کەسێک ئارەزووی هەبێ لەسەر هەر جۆرە شێرپەنجێک هەر پرسیارێکی هەبێ هەر نقطەیەکی هەبێ کە لای پرسیار بێ ئێمە ئامادەین وەڵامی بینەوانێ. سەرکەوتوو بن بە هیوای بەردەوامی وە لەش ساخی بۆ ئەوەی ئازیز دەستان خۆش بە ئیشێکی زۆر جوانە زۆر جار لاانەیە کەسەکان دەرفەتیان نەبێت یان ئەترسن یان نازانن لە چ ڕێگەیەک و ئەبێت تۆ بۆ نەخۆشیێک بەتای بە شێرپەنجە پشکنین ئەنجامبی ئەوە ئەمڕۆ مەجالێکی باشە هەرچەند هەر ئەم ڕۆژ نییە هەتاکو ڕۆژی شەممە مەجالتان لە بەردەستا ئەبێت جا لەگەڵم بەردەوام بن کاتێکە خۆم هاتمە ناو شوێنی پێشانگاکەەوە چونکە با بڵێن ئەو شوێنانەی کە تەرخان کراوە بۆ کۆمپانیاکان و بۆ خاوەن کارەکان زۆر بوو هەر بۆی نەمەزانی بۆ منە ئەگەر کۆمەڵک لە کۆمپانیاکان بمەوێت کە شوێنەکان بدۆزمە لە چه ڕێگەیەک ئەتوانم ئەم کارە ئەنجام بم هەر بۆیە هاتمە ئەم شوێنە ئێوەش ئەتوانن هەر لە ناوەڕاستی با بڵێن ئەو ڕێڕەوایە کە ئێوە دێن ئەتوانن لێرە زانیاریەکان یان لێ وەرگن بە دوای شوێنەکانە بگەڕن ئەگەر یەکێک لەو خاتونانە لە لام ئامادە بێت بۆ ئەوەی کە قسە لەگەڵ بەڕێزیان بکەم بزانم ئەوان هەم هەتاکو ئەمڕۆ کە دووەم ڕۆژە هەرچەند ئێستا سەرەتای ڕۆژە وەلانێ هێشتا هاوڵاتیان زۆر لێرە ئامادە نەبوو بێتن بەڵام تاکو کۆتایی دوێنێ پێشوازی هاوڵاتیان بە چ شێوە بۆ ئەمان تا چەند توانیانە یارمەتی دەری وەڵامی هاوڵاتیان بن سلااوی لێبێت بەیانیت باش خاتون باسێکی پێشانگاکەمان بکە هەرچەند ئەمڕۆ سەرەتایەتی هێشتا خەڵ نەهاتون زۆر بەڵام ڕۆژی دوێنێ بە چ شێوەیەک بەڕێوە چوو پێشانگاکە بەنی باش بەخێر بێن من ڕازاوم سەرپەرشتیاری مەعرەزی سلێمانی دووەلیم خولی 15 ساڵبانە و ئەمڕۆ دوم ڕۆژێتی بەڕاستی دوێنێ ئیفتیتاحەکەمان شتێکی زۆر باشمان کردبوو و پێشوازی خەڵکی زۆر بەگەرمی بوو و ئەمڕۆ لەگەڵەوەی سەرەتایەتی بەڵام هێشتا جموجۆڵ ئەبینین هێشتا بەتاوەتی مەعرەزەکە تەواو نەکراوەتەوە بەڵام خەڵکی سەردانیان کردو جموجۆڵێکی زۆر باشەیە ئینشاءڵڵا ئێمە ئەوەی لە توانەمان بێت هەوڵین سەردانی کرد زیاد بکەین ئەو شەریکاتانی لێرەن ئەو کەسانی بەشداریان کردووە سوودێکی باش وەربگرن. بەو شێوەیە بێجا دوێنە زیاتر پرسیارەکان کە لە ئێوە ئەکرا لەبارەی چیە بوو تا چەند توانێتان یارمەتی دەری بن چون خۆم زۆر سوودن بینی لە زانیاریەکانتان ڕاستەکەی دوێنێ ئەو کەسانی کە لێرە سەردانیان ئەکردین چ خەڵکی ئاسایی بێت کە ئەو کەسانی کە بزنسەکەن و خاوەنی کاری خۆیانن لێرە زیاتر ئەوانی کە پرسیارمان لەکەن چۆن بزنسەکانیان بەرەو پێش ببن چ کارێک بکەن چۆن ئێمە بتوانین یارمەتیان بین لە بەرەو پێشبردننی کارەکانیانە زۆربەی ئەو کەسانی کێن بۆ ئێرە گەنجانی خاوەن ئەزمونێکی کەمن ئەنج لێرەیە پرسیار لە ئێمە ئەکەن چۆن بتوانین هاوکاریان بین ئەزمموی خۆیان زیاد بکەن چۆن بتوانن ئێمە هاوکاریان بینەوەی کە بە خۆیان بەرەو پێش بەرن ئەوەی ئێمە لە دەستمان بێ و بتوانین هاوکاری هەموو کەسێک ئەەکەین تاک بەتاکی کۆمەلگا لێرە وێڵکەم کرا و بەخێر بەن سەر چاومان ینی ئێمە ئەوەی بتوانین یارمەتی خەڵکەین. دەستان خۆش بێ سەرکەوتوو بن سپاس بۆ ئێوە کەواتە لە بیرتان نەچێت ئەگەر ئیش و کارێکتان هەیە بەتایبەت سەرەتای ئیش و کارەکانتانە ئەتوانن لێرە هەم لە ڕێگەی ئەمانەوە زانیاری باش بگرن هەم لە بیریشتان نەچێت لەبەرێکم مایکی کورساتیش تەرخان کراوە بۆی کە ئەم دەرفەتە بە ئێوە ببەخشێت کە لە ڕێگەی ئەم مایکەوە بتوانن باسی ئیش و کاری خۆتان بکەن ئەمە دەرفەتێکی زۆر باشە بۆ ناساندنی بەرهەمەکانی خۆتان بە هاوڵاتیان و زۆر جار ئێمە لەنێو ئەو کەسانەیە کە سەرەتای ئیش و کاریانە ئەبینین کە ئەم کێشیان هەیە بۆی کە چۆن لە نێو خەڵکە جێی خۆیان بکەنەوە لە ناو ئیش و کارەکانە و هەروها بتوان خۆیان بناسن ئەمە دەرفەتێکی باشە لەگەڵمان بمێنەوە جا لێرە کۆمپانیای زۆر جیاوازی تایە هەر لە بواری بیناسازیەوە تایەتی هەتاکو ئینتەرنێت بوارە زۆر جیاوازەکان خواردن هەموو بوارەکان ئەکسسوارات میکیاژ هەموو ئەمانە یعنی تۆ پێم وابێت لە هەر توێژێک بیت هەر پێداویستێکت بوێت لێرە پەکت ناکەوێت ئەتوانی زانیاری باش لەسەر کۆمپانیاکان و لەسەر ئیش و کار و خاوەن کارەکان وەربگریت جا یەکێک لەو شوێنانە کە لێرە بەشداری کردو کۆمپانیا فاستلین کە پێم خۆشە لەگەڵ ئەوەی کە بەیانی باش لەو خاتونانە ئەگەر بەیانی تا باشێکێکتان قسەمان بۆ بکەن باسێکی ئەومان بۆ بکەن ئێوە لە شوێنەکەی خۆتانە تا چەند یارمەتی ئەوادەن کە هاوڵاتیان لەسەر بەرهەمەکانی ئێوە کۆمپانیاکەتان زانیاری هەبێت خێر بن سەرچاو ئێمە بۆ ئۆفەرانی کە دامانناو بە خێرایی ئینتەرنێتەکە
بۆ ئۆفرانی دامانەوە بە خێرایی و ئەتەرنێتی کە هەمانە سوود بۆ هاوڵاتیان ناگەێنین کە فاستینگ بەکارێن. دوێنێ تا چەند هاوڵاتیان هاتنەلاتان پرسیاریان نەکرد چۆن هەڵیە سنگێنی باش بوو بەشداری هاوڵاتیان؟ بەو ڕادەیە باش بوو کە ینی خۆماندامان نابوو وەک هەمیشە ینی فاستینگ بەشداربووی زۆرە و بەکارهێنەری زۆرە چاڕێ ئەومانە کرد کە خەڵکە و ئۆفەرانی بەدڵ بێ کە دامانەوە. ئەم شوێنانەوە ئەم پێشانگانە ئایا دەرفەتی ئەوە ڕەخسێنێت کە بۆ نمونە ئەگەر ئێوە ئۆفێرێکی تازەتان هەبێت خزمەتگوزاریەکی نوێتان هەبێت بتوانن لە ڕێگەی ئەم دەرفەتەوە هاوڵاتیان زیاتر ئاشنا بکەن بە بەرهەمەکانتان؟ دوێنێ زۆربەی ئەو کەسانی کە هاتوون سەرەتا بوو کە فاستینگ بەکاربێنن ینی بە بۆنەی ئەم شوێنەوە ئەو ئۆفەری کە هەبووە خەڵکی زۆر هەبووە کە هاتوونەتە ناو ئەوەی کە فاستینگ بەکاربێنن. سپاس بۆ تۆ سەرکەوتوو بن بەڵێ بە هەمان شێوە کە بینیتان هەموو ئەو کەسانەی کە لێرە ئامادەن کەسانێکیان ڕاستپاردووە بۆ ئەوەی کە وەڵامی ئێوە بنەوە ئەگەر لەسەر بەرهەمەکانیان کۆمپانیاکە ئیش و کارەکە هەر وڵام پرسیارێکتان هەیە وەڵامتان بنەوە جا یەکێکی تر لەو شوێنانە تەنانەت بانکەکانیش لێرە شوێنیان هەیە و کەسیان داناوە بۆی کە لەسەر خزمەت گوزاریەکانیان زانیاری پێشکەش بە ئێوە بکەن یەکێک لەو شوێنانە کە هەیە بانکی ئەهلی عێراقیە سڵاو لە تۆ بێخاتون ڕۆژ باش پێم خۆشە باسێکی ئەوە بکەی زۆر جار لەوانەیە ئەگەر ئێمە باسی پێشانگایە کرێت خەیاڵمان بچێت بەرەوەی کە بوون منە کۆمپانیاکان ئیش و کارەکان دێنەێرە بەڵام لانێ بڵێ هاوڵاتیانە جێ پرسیار بێت ئێوە وەکو بانکێک لێرە چۆن بەشداریتان کردووە؟ ئێمە کوبان ئەسترەتا بە خێراتنتانەکەم و بانکی ئەهلی عێراقی بەشداریمان کردووە لێرەیە حەزەکەین هەموو پرۆژەکانمان خزمەت گوزارەکانمان بە چاڕوونی بین بە خەڵک سەردانمان کە تا بتوانین زیاتر خزمەتیان بکەین و خزمەت گوزارەکانمان هەمووی پێشکەش بکەین لێرەیە. چۆن بوو پرسیاری هاوڵاتیان دوێنە لە ئێوە تا چەند بگڕۆتینەوە هاتنەلاتان حەزیانە کرد لەبارەی بانکەکەتانەوە زانیاری وەرگرن؟ تا ڕادەیەک باش بوو بەڵام لە بەرەوەی سەرەتای ترناوانە لەم دوو ڕۆژە زیاتر خەڵک سەردان بکات و ئەوەی ئاگاداری ئەوە بێ کە شتێکی وایە نێودەوڵەتی کراوەتەوانێ لێتر ئێمەش لێرە بە خۆشحاڵیەوە بەشداریمان کردووە تاوەکو بتوانین وەکوتم جوابی پرسیارەکانی هاوڵاتیان بینەوەنی و خزمەتی باشیان پێ بگەێنین. سپاس بۆ تۆ خاتون فەرموو جەنابەت بە ئیش و کارەکانت بگەڕ جا ئەمە بەشێکی بچووک بوو لەو شوێنەی کە لە پێشانگای نێودەوڵەتی تاسلۆجە لە شاری سلێمانی هەیە لە ئەم پێشانگایە ئێوە ئەتوانن خۆتان لێرە ئامادە بن و لە نزیکەوە لەگەڵ خاوەنکارەکان خاوەن کۆمپانیاکان قسە بکەن زانیاری وەربگرن جا هەتاکو حوتی ئەمڕۆ و ئەڵبەتە تاکو ڕۆژی شەممە مەجال لە بەردەستا هەیە. ئەگەریش لە سلێمانی نین یاخود ناتوانن بێنە ئێرە لەگەڵ کەناڵی کورتسات و کورتسات نیوز بەردەوام بن لە ڕێگەی ئەم دەستگای میدیایی و بێگومان دەتوانن ئاگاداری هەموو هەواڵەکانی ئەم پێشانگایە بنجا من لێرە ماڵاواییتان لێکم بەخوای گەورەتان نسپێرم ماڵاوایی لە هاوکاران و ئێواکەم و هیوا ڕۆژێکی ئاسوودەتان بۆ خوازم.